سڵاوتان لەبێ دەست خۆش بێ بەڕێز کاک دکتۆر پێم خۆشە دوو پرسیار ئاڕاستی جەنابەت بکەم. جەنابەت نمونەیەکی زیندووی لە هەرێمی کوردستان و پێشەنگێکی باشی و زۆرن ئەو کەسانی کە گوێبیستی با بڵێن محاضەرە و سیمینار و بابەتەکانی جەنابتانە بن. پێم خۆشەوە لێ بپرسم ئایا جەنابتان لە ئەزموونی کاری ڕابردووتان چیتان پێشکەشی خاوەن پێداویستی تایبەت کردووە بۆ ئەوەی کارەکانی جەنابتان ببێتە نمونەیەکی جوان؟ ئایا ئێوە ئامادەن وەکو خاوەنکارێک ئەگەر ینی هەر کاتێک کە خاوەنکار بن کەسێکی خاوەن پێداویستی تایبەت وەکو کارمەند وەربگرن نەگوەکەوەی کە خاوەن پێداویستی تایبەتە ئەگەر هەستان کرد کە توانە و لێهاتووی و کەفائی هەیە ئایا ئامادەن قبوڵی بکەن؟ ئایا ئەو کارانی کە جەنابتان لە ئەزموونی ڕابردووتان پێشکەشی تۆژی خاوەن پێداویستی تایبەتتان کردووە چییە و پلانتان چییە بۆ داهاتووی ژیانی خاوەن پێداویستی تایبەت؟ پرسیاری دووەمیشم زۆرن ئەو کەسانەی و ئەو خێزانانەی کە وەک پێویست باوەڕی تەواویان نییە بە توانەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت، بەڵام ئێوە توانیوتانە لە ڕێگەی سیمینار و خول و وەرکشۆپەوە هۆشیاری ببەخشنە دایک و باوک و خێزانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بۆ ئەوی مامەڵێکی گونجاوتر و شیاوتریان هەبێ لەگەڵ ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن و تاکو ئەندامی خێزانەکەیانن. زۆر زۆر سوپاس. سپاس بۆ خاتوسۆزی ئەزیزان. ئەوەی کە ئێمە لە کوردستانە کام تا زۆر لە زانکۆ بێ لە پەیمانگا بێ لە ئامادەیەکان بە تا ڕادێک ڕۆڵمان هەبێ وەڵامێک بۆ خاتوسۆزی و بەڕێزانش کە چیمان کردووە تا ڕادێک ئەگەر خی گەوری لێمان قبول کات چەند حاڵەتێکە بوو کە چەند وکۆڵێت چەند پرۆگرام و بەرنمەیەکە بوو. خاڵ یەکەم زنجیرەیەک بەرنامەی تۆمارکراوە و یەکەم جار لایڤ بۆ دوایی بە ڤیدۆ پێشکەشی بە نابینانی کوردستان کراوە کە خۆشببختمە و نابینانە ژمارەیەکی بەرچاوی نابینایی هەر چوار پارچەی کوردستانی تیا بووە لە سنە و مەهاباتەوە تا کوردستانی تورکیا و تاوەکو تەنەن هەندێک نابینایی دەروی وڵاتیشی تێدا بوو. ئەمە زنجیرەیەک بەرنامە بووە خاتوسۆزی لەسەر خودناسی، خوداناسی، خەڵکناسی، خۆناسین، باشناسی، خراپناسی و کۆمەڵی خاڵ لەو بابەتانی کە کەم تا زۆر لامان بەبەست بووە کە کەسانی نابینا و خاوەن پێداویستی تایبەت بەهرەدار بن تایە بە قۆت و بێز بن. ئەمە یەکەم. دووەم هەمیشە هەوڵمان داوە کەم تا زۆر ئەگەر ئەو ئەزیزانی کە لە ڕێکخراوی ڕۆشناییان لە یەکێک لەو پەیمانگانەی ترکە ئەگەر پەیوەندیمان پێوە کرابێت تا ڕادێک هەوڵمان داوە سیمینار ڕێک بخێنەوە بۆ وەڵامی پرسیاری یەکەم. بۆ پرسیاری دووەمیش بەڕاستی ئێمە هەوڵمان داوە کەم تا زۆر ئیش لەسەر دایک و باوکەکان بکەین. یعنی بەڕاستی من زۆر لام مەبەستە بەتابەتی پێم وایە یەک جارێکیان چوون بۆ هەڵەبجا و ڕەنگە لە شوێنانی کەش هەندێک جار کردی بێتمان لە چەمچەماڵ هەندێک جار کە زەرورە کە ئێمە بێجگەل لەوەی کە ئەو بەڕێزانی کە خۆیان خاوەن پێداویستی تایبەتن کۆ بکرێنەوە سیمینار و چالاکیان بۆ بکرێت زۆر جار پێویستە کات دایک و باوکشیان کۆکرێتەوە چونکە ڕۆشنبیرکردنی دایک و باوکەکە و پێدانی زانست و زانیاری بە دایک و باوکەکە و چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ئێوەیە چونکە مامەڵێکی تۆزێک تایبەتی ئەوێ لێتان ناشارمە تۆزە دڵتان ناسکترە تۆزێک حەقی خۆشتان ینی بۆی کە چواردەور و زۆڵمت لێنەکات چواردەور وەکۆڵێت کەم تا زۆر هەستت ڕابگرێت چواردەور کەم تا زۆر بە معاناتت بزانێت و لەلایەکی تریشەوە هاوکارێکی زۆر باش و چاک و مەزبوط بێ. وەکو خۆم ئەگەر خاوەنی کارێک بم کارەکەی من ڕەنگە تۆزێک جیاواز بن لە هەندێک خەڵکی تر کارەکەی من بە حکمەوەی لە زانکۆیە من وەکو خۆم لە زانکۆ یەکەم قوتابی زانکۆ ئامادەم وەریگرم قوتابێکی ئەگەر ماستەرم هەبێت و من سەرپەرشتی بکەم بەڵێ دەتوانم و ئامادەم وەری بگرم. کارمەندێک ئەگەر لە زانکۆ لەگەڵمانە بێت و هاوکارمان بێت وەکو دەرزوتنەوە وەکو معیدێک یان وەکو تەلەبێکی ماستەر یان وەکو قوتابیەک یان وەکو کەسێکە لە بواری پەروەردە لە زانکۆ پەیمانگا لەگەڵمانە کار کات کاملن من ئامادەم لەگەڵ کاری لەگەڵا بکەم و باش و چاکی دەزانم و ڕەنگە لە زۆر جار لە کارمەندێکی تر جددیتر بێت. بەڵام ئەگەر بێتە بەشی خەستەخانەکە زۆر جار پەیوەندی بە نەشتەرگەریەوە هەیە پەیوەندی بە هەندێک فحوساتەوەیە کە ڕەنگە بینایی پێویست بێت بەڵام وەکو سکرتێرێک یان وەکو هاوکارێک یان وەکو بەشی ڕاگەاندن لە نەخۆشخانەکانە کە من کاری تێدا دەکەم یان وەکو بەشی پەیوەندیەکان یان وەکو هەندێک بەشکە دەتوانێت خاوەن پێداویستێکی تایبەت کاری تێ بکات بە دڵنیاییەوە من وەکو خۆم ئامادەیم تێدایە کە کاری لەگەڵا بکەم و ئەو جۆرە کەسانە وەربگرین بۆ ئەوی بتوانێت خزمەتێکی باش و چاک بکات و توانە و تاقەکانی خۆی بەکار بێنێت.